والله قلت دوزمو بسپێن زارم داوەتە بنزین بسپێن جترەکە کە بە شۆکە دوو جابیتە زانکۆکە و بڕۆیتۆ کە تەلەبە خۆی 35 زاریان لێسێنی ئەڵێ بیکە بە چل ئەڕۆی داوای پارەکەی وە منەتەوەی داپێت کە حەقی خۆتە بە منەتەوەی داپێت من ئەمە دوو مانگە نەخۆشم پارەی ئەوەم نییە بڕۆم بۆ خەسەخانە فەحسێ بکەم بە هەرچی دەرەگەم پارەی تەلەبەکانوە زیادی شۆ پارە خەمە سەری ئەیدەم بە نەخۆشخانەیە ئەی وەڵی بە قورئان من باوکم مردووە ئەبێ خۆم ماڵەوەش بمەم بڕێەوە تاکەی مۆزە وەڵی جەویان خۆشە و خۆیان جەوەکەیان وەدڵ خۆیان گرانەکەن و هەرزانێکیانەوە پێی زەو خۆیان هەرکات یاڵ سێژە باڵسێ دوورکاتێ داوەزێژە با داوەزێ یەک قسەیتیان ناکەن ماخوا قبوڵی ناکە هەرچی کاتی ئەوان خۆیان جەویان بێ و جەویان خۆش ڕۆ سەفرەی وڵاتەکانەکەن و مناڵی فەقیریش دەبانە و جادانەیە کە ناسیب بکات جادەکانیان بۆ پاکۆ بکە هەتاکەی وەڵی بە قورئان بێزار بووین وەڵی قبوڵمان بکردایەوە ناتینە سەر جادە خوا قبوڵی ناکە هەتاکەی ئێمە هاتوون داوای حەقی مافی خۆمان بکەین ئەوانە شاتون گەرەکیانێ ڕێکە بە ئێمە چۆڵ بکەن باش ئێمە لەسەر ئێوە شتێنە جاخۆ بەس بۆ خۆمان نییە وەکو چەنگەنجێکی شاری کەلار هاتوون ڕێگەی سلێمانی کەلارمان داخستووە و هەمووشی کوڕی هەژار و هەمووشی بەخوا کاسبکار هاتووە بۆ ئێرانە بانزینەکان لەسەر هەژارەکان گران کردووە ئەم بانزین گرانیە تەسیر لە دەوڵەمەند و لە مەسوول و لە کەسە دیاردەکانی شاری کەلار ناگات چونکە تەسیر بەس لە ئێمەی هەژارەکە لترێ بانزین و لەگەڵ گازە هەمووی گران بووە لە شوێنەکەی خۆمانە لە وڵاتی خۆمانە وەڵی کێ بەرپرسیارە دەسەڵاتدارەکان بەرپرسیارن چونکە خەڵکی دەسەڵاتدار وای لێ هاتووە شارەکەی داگیر کردووە و ئیشەکە بۆ خۆیانەکەن بۆ ئێمەی هەژار نایکەن ئێمە وەکو کاسبکارێک هاتوونێتە سەر جادەگە و شقامەکەمان داگیر کردووە داوای مافی خۆمانەکەین منی سایق بەچکەم سایق بەچکەم